باس لە کورتەفیلمی گۆڕەکەین. کورتەفیلمی گۆڕ کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە و کورتەفیلمی گۆڕ لە ڕاستیەوە گیراوە و باس لە کەسێکە کات کە لە ئەنفالەکە لە کارەساتی ئەنفالە ڕزگاری بووە بەڵام تەواوی خێزانەکەی خۆی لە دەستیاوە و دەرهێنەر و لەگەڵ ئەوەشا سیناریۆ دەرهێنانی ئەم بەرهەمە لەلایەن هاوکارمان کە لە دەستگای میدیای کورسات لەگەڵ مانایە کاک بەرهەم جەزا کراوە و لە هەمان کاتیشە خۆی کاری وێنەگرتنی بۆ کردو کە کاری وێنەگرتنەکەشی بێگومان بە مۆبایلەکەی خۆی بووە و ساڵی پاریش ئەم فیلمە ئەم کورتە فیلمە بەرهەم هاتووە و کارکتەری نێو کورتە فیلمەکەش بە هەمان شێوە هاوکارێکمان لە دەستگای میدیای کورسات بەشداری کردووە کە ئەویش کاروان نەبیە. بێگومان کورتە فیلمی گۆڕک و ئاماژەم پێکرد بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتەوە و چیرۆکێکی زۆر جوان زۆر کاریگەری لەگەڵ خۆیان هەڵگرتو و باس لە کورتە فیلمی گۆڕەکەین و کۆمەڵێک زانیاریتان سەبارەت بە ئەو فیلمە بۆ ئەخەینە ڕوو و ئەمڕۆ لە کورسات مەگەزینی شەوە لە هەمان کاتە بینەری کورتە فیلمی گۆڕەبین. جا ئەمڕۆ لەگەڵ ئێمە کاک بەرهەم و کاک کاروان کە دەرهێنەر و کارکتەری نێو ئەم کورتە فیلمە لەگەڵمانان. کاک بەرهەم کاک کاروان بەخێربێن بۆ ستودیۆی کورسات مەگەزین سڵاتان لەوێت. سڵاو لێ و سڵاو لە بیندرانی بەرنامە جوانەکەی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ تۆش. سپاس بۆ کورسات هەمیشە سەوز و ماڵی یەکەمم هەڵبەتە بە خۆشحاڵیەوە کە میێوارێ جیاوازتر لە شتەکانی تر من لێرە قسە لەسەر ئەو کارەکەین و ئەو ئیشێک کە بەرهەم هێنرا لەلایەن کاکە بەرهەمەوە خۆشحاڵم لە هەر شوێنێک کورسات پێویستی بە من بوو بێ خزمەتم کردووە بە دڵ و بەڕۆح. دەستان خۆش بێت. جا بە شێوەیەکی گشتی ئێوە وەکو سەربازێکی ونوان زیاتر لە پشتی کامێرەوەتان بین بێگومان زۆر جار تۆشمان بینیوە لە بەردەم کامێرە بەڵام زیاتر لە پشت کامێرەوە کارەکەن. دەستان چۆنەکە ئەمڕۆ لە بەردەم کامێران و دەراکەون؟ ستێکی خۆشە تەسەورە بەلای خۆمەوە پشکامێرا خۆشترە وەکو کامێرا خۆشترە چکە جەلەسی خۆی زیاجێڵیت لە شە ساڵ کاکەڕوان تۆ بێگومان تۆ ناتوانانی بڵێ پشکامێرا خۆشترە؟ هەردووشیان وەکو یەکن بۆ من بەڕاستی بەڵام کاتێک ئەگەر بەکارێکە ئەو کارە ئەچێتەوە بەرچاوی خەڵک زۆر قورسە بەڕاستی یعنی تۆ هەمیشە وەکو خودی خۆم هەمیشە ویستومە و زۆر ئاواتیەوەم هەبووە کە کارێک بکەم بە دڵی خەڵک بوو بێ بەڕاستی بۆیە ئەو کاتانە من بەردەمی کامێرا زۆر قورسە بێ دەدام ترسی ئەوەمە بێ کە کارەکەم مەسەلەن هەڵ نەسەنگەندرێ بە جوانی لەلایەن خەڵکەوە بەڵام سپاس بخوا کە شتەکان هەتا ڕادەیەک زۆر باش بن. دەستان خۆش بێت. بەیەکەوە بینەری کورتە فیلمی گۆڕەبین کە بۆ ماوەی 6 خولەک و نیوە پاشان گفتوگۆی زیاتر لەسەر کورتە فیلمی گۆڕەکەین.
باوکێکیان یارمەتیمان بە بێگومان ئەمە یەکێکە لەو هەزاران چیرۆکەی کارەساتی ئەنفال کە ڕۆیاوە و ئێوەش هاتوون چیرۆکێکی ڕاستەقینەتان لە ماوەی 6 خولەک و نیوە دروست کردو دەستان خۆش بێت زۆر جوان بوو بەڕاستی زۆر کاریگەر بوو جا من ئەمەوێت کاک بەرهەم سەرەتا بەوە دەست پێ بکەم بیرۆکەی ئەم کورتە فیلما لە چیەوە بۆ تۆ دروست بوو و تۆ چیرۆکی چی ئەیجاڕیتەوە؟ من ئەمە چیرۆکی کەسێکە سناریۆکە طبعا لە ڕاستی وەرگیراوە بەڵام خۆم گۆڕانکاریەکەم تیا کردووە باسی کەسێکە کات کە ژن و دومناڵەکەی بەرشاڵاوی بەدنای ئەنفال کەوتون بەڵام خۆی ڕزگار بووە لەو شاڵاوەیە و ئەم کەسە هەموو ڕۆژێک هەموو شەوێک دێت لە ماڵەکەی خۆیان جێگە و ڕاخەری خۆیان داخات و لە تەنیشتی خۆیان ئەنی هەموو شەوێک ئەمە کاریەتی و دوای ئەوەی گۆڕەکان ئەم لە قسەیان بۆ زیاد کردووە کە گۆڕ دروستەکە و جلو بەرگەکانی خاتە ناو گۆڕەکەوە مەبەستم بووە هەمیشە کەسێکمان کە لێ ئەڕوات بۆ سەبووری دایمە ئەچنە سەر گۆڕەکەی و وەکو سەبووریەک بۆ خۆمان بەڵام لە شاڵای ئەنفالە ئەم تاقانانی ئەنفالیە ئەم کەسانی کە بەرکەوتی ئەنفال ڕزگار بوویان فالن هیچ گۆڕێک نییە بۆ سەبووریان بچنە سەر گۆڕەکەیان بۆیە من لێرەیە ئەوم دروست کردو کە خۆی گۆڕ دروستکات بۆ کەس و کارەکەی وەکو سەبووریەک بێت بۆ خۆی دەستە خۆش بێ کاک بەرهەم کاکاروان تۆ وەکو تەجروبەی خۆت باسی بکەی کە تەجروبە چۆن بوو لە نێو ئەم فیلمەیە کە بەڕاستی فیلمێکی کارەساتبارە و ئەمە ڕۆڵێکی زۆر قورسە بێ بۆ تۆ کە بتوانیت بە شێوازێکی زۆر زۆر خەمگینانە و بە تەواوەتی و ئامانجە بێکی کە کاک بەرهەم مەبەستی بووە بێگومان من ئەمەوێ بڵێم کە هەڵبەتە من کاری ترم کردووە وەکو نواندن بەڵام ئەم کارە زۆر جیاواز بووە زۆر قورس بوو زین چۆن ئەگەر تۆ بۆ نمونە بەڕاستی لەناو ئەو حەدەسەیان نەبیت زۆر قورسە بەرجەستەکردنی کاراکتەرێک بەو شێوەیە کە ژنەکەی مناڵەکانی ئەو کاراکتەرە بەرجەستە بکەی بەڕاستی یعنی قەت من ناتوانم بڵێم شتێکم کردووە کە بێ بڵی زۆر باش بووە نە بەڵام هیوادارم کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانم شتێ بکەم زۆر 100% کە حەقی بەمێ و لەو کاتەیە ئەحساسی من بۆ ئەجوڵاکە ئایا ئەو کەسە کە بەڕاستی ئەم کارەساتی لێ ڕوویاوە ئەبێت چۆن بێت ینی مەسەلەن ژیانی چۆن بێ و هەڵسوکەوتی ڕۆژانەی چۆن بێ چۆن بەو خەمەوە تا پیرە بێت ینی لەناو ئەو تراژیدیایە بەڕاستی قورسە بەرجەستەکردنی ئەو کاراکتەرە
تەجروبەیەکی تازە بوو بۆ من بەڕاستی وە گرانیش بوو بێ زۆر بەتاچیت و هیوادارم یەکشت هەیە هیوادارم بۆ ئەنفال بۆ ئەو کارەساتە کە هەمیشە بەداخەوە ئێمە وەکو میلەتی کورد ئەم ناخۆشیانەمان زۆر بەسەر هاتووە بەداخەوە کە ئەبێ و چیرۆکانە بجێڕینەوە هیوادارم ینی خزمەتێکی بچکۆلەم کردبێ دەستان خۆش بێت بێگومانێ لەوەی کە خزمەتێکی زۆر گەورەتان کردو و ئەمەش باکستەیجی دروستکردنی کورتە فیلمی گۆڕە کە ئەتیایەتی شێوازی دەرهێنان و دروستکردنی ئەم کورتە فیلمەکە بە مۆبایل کراوە و لە هەمان کاتیشا من حەزەکەم کاک بەرهەم خۆ ئاماژەی پێبەی لۆکیشنەکە کوێیە بەسپاسەوە بۆ دەستگای میدیایی کورسات کە هەمیشە پاڵپشتی ئێمە و گەنجام بووە ئەمە لۆکیشنی یەکەممان ناو گوندێکی جوانمان هەیە لە کورسات گوندێکی خنجیلانەمان هەیە کە چەند ژوورێکی تایە زۆر گەڕێن بەداخەوە کە بەداخەوە باڵم زۆر گەڕێن کە ئەمانویست لۆکیشنێک دیاری بکەین بۆ ئەوەی فعل ئەو کارەساتی تیا دروستکەینەوە بەڵام بەداخەوە کە گوندێکمان نەبوو خانوەکانی وەکو سەردەمانی پێشوو بێت ئەمەش طبعاً ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕژێمی لە ناوچی بەعث زۆربەی گوندەکانی کوردستانی خاپوور کرد ئیتر لەگەڵ ئیداری کورسات تا قسەمان کرد کە گوندەکەی کورسات بەکاربێنین بۆ وێنەگرتنی کورتە فیلمەکەمان دەستان خۆش بە کاک بەرهەم ناوەکەشی زۆر سەرنجڕاکێشە گۆڕ بۆچی ناوی گۆڕە بەکارهێنا بۆ ناوی کورتە فیلمەکەت سەرتا زۆر ناوی تر هەبوو بۆیان پێشبینی بۆیان داناوین پێشنیاریان کردبوو بەڵام خۆم گۆڕم ویست لەبەر ئەوەی ئەم کەسانی کە بەر شاڵای ئەنفال کەوتن گۆڕیان نییە ئیتر کە گۆڕێک نەبێت تۆ بچیت سەبورێکی بێت بۆ تۆ مەجبور تۆ بێت بچیت گۆڕێک بە دەستی خۆت دروستکەیت تا ئەوەی سەبورێک بێت بە خۆت بۆیە من زۆر تاکیدم لەوە کردو کە هەرچەنە برادەران دەرەوە نمەوێت زۆر سوپاسی هەموو کارمەندانی دەستگای میدیایی کورسات بکەم کە گەورەچووکیان زۆر هاوکارم بوون لەشی هەموو لایەکیان ساخ بێت زۆر ینی یارمەتیان نام بۆ بەرهەمێنان چکە من ئەمە یەکەم ئیشمە یەکەم کارمە لە وەکو دەرهێنەر لە کورتە فیلمدا زۆر سوپاسیانەکەم کاکاوڕێ حاجی کە مۆنتێر و کەڵەریستی ئەم کارە بوو ئەو زۆر هاوکاری کردم چەند ناوێک پێشنیار کرا بۆ ئەوەی ببێ بە تایتڵی ئیشەکە بەڵام من زۆر سوور بووم لەسەر ناوی گۆڕ بەڵێ دەستە خۆش بە کاک بەرهەم کاکاروان ئەمە با بڵین یەکەمین ئەزمموی کارکردنی تۆ نیە وەکو ڕۆژجێڕان بەڵام یەکەمین ئەزممونت بوو لە کورتە فیلمێکە چونکە تۆ لە فیلمی گەردەلوولە بەشداریت کردووە و لە هەمان کاتیشە لە چەند دۆکمنتاریەکی دەستگای میدیایی کورساتە وەکو کارکتەرێک بەشداریت کردو ئەمە خەونێکی خۆشت بوو لە ڤیدیۆ کلیپیشا بەشداریت کردووە پاسیەوەمان بۆ بکەی چۆن بە مناڵی خەونی ئەوەت هەبوو و ئێستاژەوەتە بخۆنەکەت گەشتی من خەونم بووە ئەکتین و لە کاتێکە مامۆسا چالاکیی پێ دروست دەکردین لە قوتابخانە ئەو کات چیرۆکێکمان دروست دەکرد و ئۆپەرێت ئامێز ئێمە ئیشێکمانە کرد دەورمە بینی مەسەلەن جلی کوردیم لەبەرە کرد و سمێڵم بۆ خۆم دروست دەکرد و بە خەڵوز و بە دەرمان و بەم شتانە هەر زۆر سیر بوو ینی حەزم لە ئەوە بۆ کە ببم بە ئەکتەر بەڕاستی وە کۆنترین یان مەسەلەن کە ساڵانێکی زۆری بەسەرا تێپەڕیوە گەردەلوول کاکجەلیل ڕێز و سڵاوم بۆ هەیە دەرێنەری گەورەی کورد بەڕاستی ئەو کات بە کامەرانیەوەت کامەرانی نووری گوڵاڵە ڕێزمان هەیەوەی ئەوێت بەیانی بە فڵان ئەکتەر و ئەو ئەم ئەکتەرانە بڵێ کە لێرە هەبن و ئیشەکانیان بکەن و ڕۆڵ ببینن دوعامە کرد کە هیچیشان نەیە بەڕاستی بەشکم ئەمود ئەو دەورە بابە من لە جاتی ئەو کەسە وە زۆر لە ئیشی تریشا مەسەرم بۆنەوە لە گەڕام بە دوای سێبەرەکانە کە ڕۆڵی پاسەوانەکە درا بە کوڕێک ئەو نەیتوانی بوو بێت ئەو کات کاگە هاوڕێ مستەفا ڕێزم بۆ هەیە ئەو ڕۆڵی یا بە من ئێتر لەوە من زۆر زیاتر حەزم بۆ ئەم کاری نواندنە کردو کەم تا زۆر کارم کردو و کورساتیش وەکوتم لە هەر شوێنێک پێویستی بە من بوو بێت من
خزمەتم کردووە. دەستە خۆش بێ کاک کاروان زۆر سپاس. کاک بەرهەم باسی ئەومان بۆ بکەیت کە ئەم کورتە فیلمە ماوەی 6 خولەک و نیوە. ئایا کاک بەرهەم توانیوێتی لە ماوەی ئەم 6 خولەک و نیوەیە ئەوەی کە ئامانجێتیەوەی کە مەبەستێتی بیگەێنێت؟ ساوێن خان هەمیشە کە فیلم دروستەکە یا کورتە فیلم ناتوانانی بڵین 100% کە ئامانجی خۆی پێکاوە بە تایبەت ئەگەر فیلمێک بێت باز لە مێژووی میلەتێک بکات. بەڵام ئەتوانین بڵێن کارێکمان کردووە بۆ ئەوەی هیچ نەبێت کارەساتێکی وا بخێنە بەرچاوینەوەی ئێستاە ئەو کەسانی کە ئەم کارەساتیان نەبینیوە. بۆچی 6 خولەک و نیو بوو؟ ئێمە ئەمانویست بە کورتترین ماوە گەوەتین پەیام بگەین کەیش پەیامی ئەنفالە. ئەمتوانی فیلمەکە زۆر درێژ بکەمەوە، ئەمتوانی لە 6 خولەک و نیو زیاتر زۆر زیاتریش بێت، بەڵام هەبەستی من ئەوە بوو بتوانم ڕکۆردێک تۆمار بکەم بەوەی کە بە کەمترین ماوە تەنها بە موبایلێک بتوانم کارەساتێکی میلەتێک باس بکەم بگێڕمەوە کە ئەمە هەدەفی من بوو لە بەرهەمیانی ئەم کورتە فیلمەدا. دەستە خۆش بە کاک بەرهەم. کاکاروان باسێکەن ئەڵەن دەنگیشە خۆشە لەگەڵەوە گۆرانی زۆر بۆ هاوکارانمان و تۆ لە دەستگەی میدیای کورسات. تۆ نەکەر کاری کامەرەمانی کاری ڕۆڵگێڕان و لە هەمان کەچە دەنگە خۆش ئەم هەموو بەهرەیە. قسەشەکە کاکاروان لە کاتی وەنەگرتنی فیلمەکە داوین مقامێکی زۆر جوان و زۆر خۆشی تۆمار کرد لێ. هەڵبەتە مرۆڤەکان کە چەند بەهرێکیان تایە وات لەکەن وات پێی ئەڵێن کە ئەبێت تۆ لەیەک دانیان ناخۆت ببینیتەوە بەڕاستی بۆیە هەمیشە ئەو فرە بەهرەیە بۆ ئەتوانم وا بڵێم زەرت لێە چکە ناتوانانی لە خۆت ساخکەیتەوە لە یەکیشیانە و ناشتوانی لە هەمویان ناسەرکەوتوو بیت. ئەمە ئەمە باس بکەم، بەڵام وەکو گۆرانی وتن و دەنگ بێژی من ئەوەش هەر لە قوتابخانەوە هەر دەنگ خۆشی پۆلەکە بووم و هەڵیان سانوم بۆ گۆرانی و سرود وتن و تا ئێستاش کە مەسەلەن لە کۆقرێک مەجلیسێک مەسەلەن لە یادی کورساتە هەموو یادەکانی کورسات زۆر بە خۆشحاڵیەوە مەسەلەن گۆرانیم بۆ کورسات وتووە بۆ هاوڕێیانم وتووە فەزلی خۆی گەورەیە لەگەڵەوەشا من ئیقاع ئەژەنم خۆمەر ئازوی دەف و زەڕبم و لە گروپی شابووم، بەڵام ئێستا بە بۆنەی کارەکەەوە کە ئیش و کارەکان تۆزێک زیاترن ئیتیزامەکان زیاترن کە لە ناو گروپە نەماوەم ڕێزم بۆ ئەندامانی و گروپە هەیە کە پێشتر لەگەڵیان کارم کردووە ئەوە شەر هەیە. دەنگە خۆش بێ کاکاروان. یەکشی ترە لێ پرسم لە کۆتاییە باسێکی ئەوما بکوی کە لە ساڵی 2004 بۆ 2005 بوو دو ئاو کردووە ئەکتەرێک نێتەوە بۆ گەردەلول. بەڵێ باسی ئەوما بۆ بکە. ئەوە هەمیشەی مەسەیری کاک جەلیلمانە کرد کە مەسەڵەن سکرێپتەکان هەیە بە هاوڕێکان بە برادرانی ئەکتین و ئەوانەی کە مدرین تاجی شەکە و مەسەڵەن وێنەگر و ئیشێک هەبوو بڵێن کارکتەرێک هەبوو زۆر حەزمە کرد کە من ئەو ڕۆڵم ببینێ لە گەردەلوولە هەرچەند تەمەنەکەم زۆر بڵێ من ئەو کات گەورە نەبووم تازە ئیتر مومان لێ هاتووەمانە کردووە تەنیێڵێ ئێتە زۆر دوعام بەکرم و خۆیان ئەو ئەکتەرە نێتەوە بۆی کاکجەلیلە و دەورە بابە من، بەڵام دوای هەردڵی نەشکانم لە لایەکی ترەوە کارکتەریشی بچکۆلەی یامێ وەکو کە پێڵین کۆمبارس لە کۆمبارس بووم. دەستە خۆش بە کاکاروان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کاک بەرهەم کاکاروان خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون بۆ هیوای کە بەرهەمی دیکەشتان هەبێ لە داهاتەوە بۆی لە کورسات و کورسات مەگەزینەوە باسی بکەین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات و بۆ بەرنامەی کورسات مەگەزینیش کە بەسەری کردینەوە. زۆر سپاس بۆ تۆش. بێگومان هەمیشە لە خزمەتکردنی ئەم شاشە جوانەیەمە ناوەستین و کورسات دایکی هەموو کەناڵەکانە و کەناڵەکانی ترکە با نەچینەوە بابیەوەی کە قسە لەسەر بکەین هەمووی چاوان لە کورسات کردووە، هەمووی بە شوێن پێکانی کورسات تا ڕۆشتون، هیوادارین بەردەوام بین و هەمیشە کاری جوان و جوانتر بکەین بۆ شاشەیە. دەستان خۆش بە دووبارە بەخێر بێن. هەر بژین.